بەڕێزان بەردەوامین گفتگۆ لەسەر ئەم پرس و باس بابەتاکەین ئەو ڕێککەوتنە چ کاریگەریکی لەسەر ناوچەکە دەبێ چ کاریگەریکی لەسەر ناوچەکەمان دەبێ گفتگۆی ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک مەسعود عەبدولخالق لاولێر و ڕاستەخۆ لەگەڵمانە مامۆستا سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان ڕێککەوتنی جددا لە نێوان سعودیە تورکیا پاکستان چاوەڕوانکراو بوو بەناوی خوای گەورە و میرەبان وڵاگەر تۆزێک تەمەشای ناوچەکە بکەین هەست دەکەین زۆر وێچووی ئەو کاتەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بوو لە سەدەی 20 کۆمەڵک ڕێککەوتن مەسەڵەن حیلفی سەنتۆ یان حیلفی بەغداد یان کۆمەڵێک هاوپەیمانی وها دەکرا ینی واز دەکرێت ئێستا دەگەڕێنەوە ئەو قۆناغە کلاسیکیە ئەنی لە بۆ کورد قۆناغێکی پێچەوانەی نۆهەتەکانە لە دوای نۆهات و یان سەرەتای سەدەی 20 کۆمەڵک گۆڕانکاری لە ناوچەکە وا داهاتە پێش کە ئەو پێی دەگوترێ وفاقی ئیقلیمی تێک بچی چکە دەبی ئەمە وەکو کورد استراتیجەتەکەی بزانین وفاقی دووەلی لە بۆ کورد زۆر باشە بەڵام وفاقی ئیقلیمی هەردەم لە بۆ کورد موامەرە بووە ئێستاش ئەو ڕێککەوتنانە و ڕێککەوتنی تر زۆر بەرەوەی دەچی وفاقی ئیقلیمی ڕووبدا ئەوەی کە ڕێگرە لە وفاقی ئەو جەبهەیە کە ئێستا شەڕی لەگە دەکرێت ئێران و ئیخوان مسلیمون و حەماس و ئەو مەجموعەیە تا ڕادێک ڕێگری ئەو وفاقن و ئەمریکاش تا ڕادێک حەز دەکات شەرق لە ئەوسەد بەجێ بێلی و سپاردەی وفاقێک بکە کە بەرژەوەندیەکانی ئەوان تێدا پارێزی لەبەر هەندێ وەکو برەی لە بۆ کورد ئەو ڕێککەوتنانە جێی مەترسین هەڕەشتن لەسەر ئەمنی قەومی کوردی بەڵام بەگشتی زۆری بێمەوەیە ڕەنگیان ئێمە پرسیارە دەیکەم چ پەیوەندی بە ئێمەوە هەیە خۆی ناوچەکە ئێستا ئاشکرا بووە لە بۆمان هەرێمی کوردستانیان قبول نییە دەستورێک هەبی ئاعتراف بە هەرێمی کوردستان بکە دەستورێک هەبی ئاعتراف بە هێزی چەکدار و پێشمەرگە کەلیمەی پێشمەرگە بکە لە عێراقیان لە کوردستان ڕاستی ناوچەکە ئەوەی قبول نییە جاگەر بەشە خەتای خۆمانە بەشێک حەقد و ڕق و قینەی کۆنا لەبەرەوەی هەر وفاقێک هەر لێک نزیک بوونەوەیەک لە ناوچەکە ینی مەبادی ئەمنی قەومی لەبەرچی گرنگە دیاری بکرێت ڕێک ئەوە هەڕەشەیە لەسەر ئەمنی قەومی کوردی بەڵام ئەمنەوەی دووبارە دەکەمەوە ئەو ڕێککەوتنانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدا ئەو ڕوودەدا سبەی تێکەچی ینی داوامی نییە ئێستا مەجلیسێکی سەلام هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیتفاقی ئیبراهیمی هەیە وڵاتانی کەندا و ئەوی پێی دەگوترێت مەجلیس تەعاون خەلیج کۆمەڵێک هەیە سعودی ئەوانەی بەجێهێشتیا تورکیا ئەوانەی خۆیانی بەجێهێشتای پێی دەگوترێت عالەمی تورکی ئینجا پاکستان لەو لای تاڕاتێک ناکۆکە لەگە هەند و ئەفغانستان ینی ئەو جۆرە ڕێککەوتنانە پێناچی داوامی زۆر بە تایبەتی محەممەد بن سەلمان زۆر تەبیعاتی ترەمپی لەیە ئەو ڕۆ ئیشەک دەکا سبەی ئیلتیزام ناکە لەبەرەندێ ئەو ڕێککەوتانە پێناچی زۆر استراتیجی و دوور و قوڵ بنیان بەدیلی ئیبراهیمی بیان بەدیلی ڕێککەوتنەکانی تربی باشە مامۆستا ینی وا پێدەچێ ئەو وڵاتانە دۆستی ئەمریکا بن ئەم تورکیا ئەم سعودی ئەم پاکستانیش لە ئێستادا دۆستی میدارەیی ئەمریکان بەڵام هیچیان دۆستایەتیان لەگەڵ ئیسرائیلدا نییە دۆستایەتیەکی وەکو دەڵێ عەلەنی ئاشکرا بۆ ئیسرائیلیش نامورتاحە بەم ڕێککەوتنە ئەمە هیچ گرفتێکیان بۆ دروست دەکا زانی سیاسەتی ئەمریکا و ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە یەک تەوەر فەرقی هەیە ئیسرائیل لە قۆناغی نوێیدا تەوەری قبول نییە جەبهەی قبول نییە تەصدیری سەورەی قبول نییە ئەوانەی قبول نییە لەبەرەوەی ئەو تاڕادەیەک وەکو ئەمنی قەومی ئیسرائیل بەو ڕێککەوتنای ڕازی نییە بەڵام ئەوە دەرچوە ئێمە برین ئیسرائیل و ئەمریکا ئیسرائیل و ئەمریکا تازە بۆ یەکشت مادەم ئەوانە لە ژێر کاریگەری ئەمریکا هەنگاودێنێت بە معنە مەسلحەتی ئیسرائیل دەپارێزن ئێستا ئەوانان یعنی زەختیان لە حەماس کرد دەبێت چەک دابنی کەواتە هیچ هەڕەشەیەک لەسەر ئیسرائیل نییە و ئیسرائیل دەزانی ئەو ڕێککەوتنە سێقۆڵیە ڕووی لە چێە تەمان ڕووی لە جەبهەی ئیسلامیەکانە جەبهەی ئێرانە باقی حرەکە ئیسلامیەکانە ئەوانەیە باشە هاکان فیدان
وەزیری دەرەوەی تورکیا و ئەکرێ بڵین هەڵسوڕێنەری کارەکە دەڵێ هیچ مەترسیم ئەمە هەڕەشە نییە بۆ سەر ئێران و ئێمێرەش ناکەینە سەر ئێران بەڵام لە نێو ڕێککەوتنەکەدا بڕگەیەکی تایە بەندێکی تیارۆکۆی شوباندوێتی بە ناتۆ دەڵێ گەرێرش بکرێتە سەر وڵاتێک لەم سێ وڵاتە بێت وڵاتەکەی دیکە جواب بنەوە ئەگەر سبەینێ ئێران بە درۆن ێرش بکاتە بە درۆن بە موشک بارشە گێرش بکاتە سەر سعودیە پێت وایە تورکیا و پاکستان لەسەری هەڵدێن لەسەری دێنە جواب پێم وانە ئەوەی هەتا ئێستا ئێران کردیتی کە ڕاستەوخۆل نارێ من دژی ئەو دەوڵەت دەرێ ئەمن لە پێگە و سەربازگەکانی ئەمریکا دەم ناوچەکە بۆ شێوە ئەوان نایەنە پێش بەڵام دەزانی سعودیە بیر لەبەر چێ جارە سعودیە ئەساس بوو لەو ڕێکەوتنەی هەستی کرد ئەمریکا وەکو پێویست ئەو هەموو پارەی لە وڵاتانی خەلیج وەرەگری وە پێشی ناکرێت بیان پارێزیان نایەن پارێزی بە تایبەتی ئاخیر سەردانی محەممەد بن سەلمان لە 3 تریلیۆن دلار 3 تریلیۆن دلار یەکسەر کردیە 5 تریلیۆن دلار لە دانیشتن لەگەر ترامپ هەر بە قسەی ترامپ لە پاشەوەش نەیتوانێت بیان پارێزی ینی گەڕانە بە دوای بەدیلێک بەڵام ڕاستیەکەی ئەو ڕێکەوتنانە ئەم دووبارەی دەکەمەوە لەسەر بنەمایەکی زۆر پتەونیە ئەم قەنەعەتم وایە دە ڕۆژەش کە ناویشی نامی ئێستا ڕێککەوتنان ئەوە ئەوەی پێی دەگوترێت مەجلیسی سەلام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر ناویشی نمایە ئەنی مەجلیسێکی زۆر گرنگ بوو تەنانەت مەرجەوەی دانرا هەرتی نوێ بێتە ناوی دەبی 1 میلیارد دلار بدا ڕۆژ یەکەم هەندا بازاڕی گەرم بوو ترامپ وای لێ کرد بەڵام ئێستا هیچ ئیشەکی نمایە یعنی هەست دەکەم ئەوڕۆ ڕێکەوتنەک دەبی سبەی سارد دەبتەوە دووزبێ ڕێکەوتنەشکە دەبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر سەختدا ماوەسا ئەوەندە بێ بەرنامەم ڕێکەوتنان جام درابێ وا دەڵێ ڕەنگە دەڕۆژی دیکار ناویشی نەبێ و باز لەوە دەکرێت میسرش دێتە ناوە هەموو وڵاتانە وەکو دەڵێ بەرژەوەندی و بەشیانەیە یەکەم ڕی مەزەبیەوە ئەو مەزەبن بەڵام مەزەبیش لێگەڕین نەمانە ئێستا پێویستیان بەیەکە تورکیا لە ڕووی سەربازیەوە بەهێزە پاکستان خاوەن بۆمبی ئەتۆمیە سعودیا وەکو دەڵێ پارەکەی لایە وزەکەی لایە ئێمانە گەری یەک بگرن وەکو دەزانین هەمومانم ئیسرائیل مەترسیە بۆیان هەڕەشەیان لێ دەکاناو بەناو ئەم یەکگرتنە پێدوانیە دوورمەودا بۆ ئەوەی ئێلانی کەم بە ئیسرائیل بڵێن قسە یەکلاکەرەوە تۆ نایکێ لە ناوچەکە زانی ڕاستیەکەی ئەوەی هاکان فیدان وە پرسیارش کرد گوتی ئەوە دژی ئێران نییە هەرەوەندە کافیە بەمەعنا تاڕادەیەک دژی ئێرانە بەڵام دژی ئیسرائیلوی بە هیچ جۆرێک دژی ئیسرائیلی ئەم پێم وانە مسر بستە ناوێ ئەگە بچیتە ناوێ دیارە گرنگە ئەو کاتی لە بۆمان بە دیار دەکەوی هێشتان ئەو پاڵنەرانەی کە ئەو ڕێکەوتنەی دروست کردیا تاو لێمان دیار نییە بەڵام بە چوونە ناوی مسر بەمەعنا بەڵام ئەمێن هەتاو لە حزەیەش پێم وایە مسر ناستە ناوێ ئەوەی کە ئامادەیە کردووە سووریا بێ مامۆساچی وای کردووە پێ دووا بێ گەر میسر بستە ناوی گرنگە بەڵام تا ئێستا پێ دوایە کە ناچێتە ناوی پێم وایە ئەگەر ئەوەی وەصفت کرد هەندێک وەصفیەوەت کرد کە تورکیا چییە پاکستان سعودیا هەریەکە لەلایەنێک بەهێزە ئەوە ئەگەر وەکو خۆشیان دەرێن ناتۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بی ئەوە معنای وایە ڕاستە ئەوە کاتی مستریش دەستە ناوێ ئەوە دیارە لە بۆ چێە بەڵام ئەوەندێ من تێگەیشت بم ئەگە مستر بستە ناوێ هەینێ ئیسرائیل وەکو برەی نیگەرانیەکی ئەمنی قەومی ڕاستەقینەی لە بۆ دروست دەبی ئەو ڕۆژڕاستیەکەت پێ برێم ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر دەست باڵایە زۆر بەقووەتە ئیش بەبێوی ناکری کاو ڕغبەتی لێ نەبی ناکری مصر تورکیا و سعودیا و حتا پاکستانیش یعنی بەرناڕاستە خۆ هیچ ئیشەک ناکەن کە ئیسرائیل تووشی نیگەرانی بی لەبەر ئەوەی ئەم دەرێن مصر ناچیتە ناوێ و ئەگەر چۆ ناوێ بەمانە ئیشێکی زۆر گەورەتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرامبەر ئێران و جەماعەتەکەی هەیە باشە مامۆسامە جۆرێک لە بەدیل نییە بۆ قۆناغی دوای ئێران کو دەزانین ئێران بەشێک لە وڵاتەکانی گرێدەدا هێڵێکی شیعی دروست کرده بوو بەڵام ێستا دەبینینەوە تۆژمێکی سونیە لانی کەم وڵاتانە کە یەکیان گردووە وڵی دەزانی ئێران تقریبا لەو قۆناغی دەتوانم برێن پەڕیەوە ئەوی کە ڕۆژان یەکەم لە شەڕی چل ڕۆژەکەی توش ببوو ئەوەی ئێستا کە لە جیهان یعنی دەبیندرێ
پێدەچی وەکو بری شەڕی زۆر گەورە لەگە ئێران زۆریش پێویستە زۆر عوامیلی پێویستە پێ ناچی ئەوە ئامادەبی بەڵام شتەشکە هەیە لە گۆڕی ڕاستیکە ئەمێن ئەوەی نەمیزە و قسەی بکەم بەس ترامپ ئەو ئیشانێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیکا و لە جیهان دەیکا زیاتر ینی نەزەریەکە ئەوەکو برێ مانەوەی بەشێک لە میلەتانە ئەوە لە ناوچوونی بەشێک لە میلەتانی ترە یعنی ئیشەی ئەوی پێی دەگوترێ پوچگەرایی ڕاستی ئێستا نە نیزامی دووەلی مایە نە ئومەم متحیدە ینی کشانەوەی لە منەظەمە حقوقیەکان لەوانەی کە مافی مرۆڤ لە کۆمەڵک لەوانە کشانەوە یا حتا لە ناتۆش مانایەکی زۆر زۆر سەخت دەبەخشی ئەین نەزەریەک هەیە زۆر بڵاو نییە پێی دەگوترێ گۆڵدن ملیار یعنی ملیاری زێڕین ملیاری زێڕین چێنە ئەوانەی پیان پێشتری ناوەشکیانە و پیان دەگۆ ئەبنا شیمال شیمال چێن یعنی ئەوروپا تا ئەمریکا هەتا دەگاتە یابان ملیارەکن تقریبا یعنی دەرێن مانەوە لە بۆ ئەو ملیارە یان خۆشگوزەرانی لە بۆ ئەو ملیارە بەڵام باقیەکەیت کە لە پێناوی ئەوەی بی یعنی تەقسیمەکی سەرزەویە ئەوی پێی دەگوترێ گشتی یعنی ئەوە لە گۆڕێ یان نەزەریەی زیاتر ماڵتۆس ئەوە نەی شارەزانە دەزان ماڵتۆس لەبارەی سوکان لەبارەی لە گۆڵدن ملیارەکەین بەڵێ نەخێر نەخێر زۆ ئەمن لەبەرچی ئەوەی بازەکەم بەداخەوە سەرکردایەتی ئێمە ئاگای لەو پرۆژە گەورە گەورانە نییە لە ناوچەکە دێ و دەچی مەسەن ئەوە پێشتری هەژنەوە پرۆژە هەبوو تقریبان ئەو ئێستا نەما ئێستا چەند پرۆژەیەش کە هاتە پێش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ دیڕاست چشتێن لەسەرەوەی نییە کە پێگەی هەرێمی کوردستان لەوەی چیە یان هەتا و ئەوەی جەنابەت پرسیارت کرد لەو ملیار دەهەبیا کورد لە چێیە یعنی چوە وەکو برێی مەرجەکانی مانەوەی میلەتێک کە ئەوەی تێدابی چییە حتا دەسەڵات یعنی دەرەی ئەو قسە بڕک قورسیشە دەرەی کار لە بۆ ئەوەی دەکا کە بە جیهان برێ یان بە ساحیبی و نەزەری برێ ها کاکە ئەمە وڵاتی خۆمان پێ بەخێو ناکرێ ئێمە ئیداری وڵاتمان پێ بەڕێوە نابین ئێمە بارگرانی لەسەر جیهان ئێمە زیادەین ئێمە وەکو برەی پیان دەرێ کاکە ئەمە یەک لەو میلەتانی ها لە ناومان برن تەمەشای ئیشوکاری ناوە خۆ بکە وەزئی بنزین بکە وەزئی موچە بکە تەمەشای ئینتاج بکە تەمەشای بێ ئیشی بکە لە کوردستان تەمەشای راپۆرتی نێو دەوڵەتی بکە لە سەهرێمی هەمووی دەرەی وای دانایە سەرکردایەتی خۆمان کارتەچی برند کابرێکا کە ئێمە تەسلیم بووین ئەوە ئێمە شمولی ملیار زێڕینەکەی ناکەین دەنا جیهان هەر کەسە و هەمووی فکرەی کتۆ ڕاستی ئەو ملیارە زێڕینیا وەکو بری مسابقە چی دەوێ یان خاستن ترامپ کە هاتیە ئەم زۆر لەوەی مەترسی دارم سەرۆکی دوای ترامپی ژواوی ئەگەر سەرۆکی دوای ترامپ وەکو نەهجی ترامپی هەرێمی کوردستان یان جیهانی بێ دەوڵەت بەڕاستی زۆر لە مەترسیدایە زۆر باشە مامۆستا لە کۆتاییدا لە سەرتەقسەکان تەوتت ڕێکەوتنە بۆ خۆمان خراپە وەکو دەڵێ بەردێک لە ئاسمان کوێتە خوارەوە هەرسەری کوور دەکەوێ شتێکی خراپ لە گۆڕەیە بۆ خۆمان لە چوارچەوەی گۆڕانکاریانەدا تەنا پێویست بە ڕێکەوتنەکۆنانی بەگشتی شتێکی خراپ لە ڕێ زۆر جارێمە دەڵێن خراپ دەبێ و دۆخەکە تێک دەچێ و ئەو خۆشببختانە هەرماویشینەتەوە و خۆی دەزانی لە سەرەتای وەچی قەراری 688 دەرچوو ئەجە دوای 900 کۆمەڵک هەیدین هەرێمی کوردستان قبول کرا لە جیهان بەڵام لە ناوچەکە هەر مەئامەرات هەبوو دوای وای لە هەر لە ناوچەکەش بەڵام ئێستا ینی بە ئاشکرا دیارە و تێگەیشتین ناوچەکە هەرێمی کوردستانیان قبول نییە ئەو قسە بڕە گەورەیە و لەو کاتش کە قبولی نیە ینی ئاشکرای دەکەن کە پشتیوانی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان زۆر لاوازوە تەماشاکە ساڵێک دوو ساڵ دەبی ڕئیسە وەزیرە کەس نەهاتە هەرێمی کوردستان ئەو هەموو ئەحداسە ڕوودەدا کەسێک پرسەکی بە سەرکردایەتی کورد نەکرێ وەکو برەی لە معادلەکان بەجیمایە خەریکە جارە چتریش دەربکرێت لە تاریخ بکەیتە دەرەوەی تاریخ ئەوانە زۆر مەترسینە ڕاستیەکەی کە دەرێن ناوچەکە هەرێمی کوردستانی قبولی ئەلچێ قبولی تەنها ئەوەی مایە سا عێراقە لە دەستور زۆر بەداخەوە سەرکردایەتی کوردیش یەقەی عێراقی گرتیە زۆر حەز دەکا ئەو عێراقا تێک بچی ئەمن کەفیل ئەمن دووبارەی دەکەمەوە جارشکەش لەگە گفتوگۆیەک لەگە جەنابێت ئەو عێراقە تێک بچی بەو شێوازەی جارشکە تو دەستورە چیوان نابینەوە
اعتراف بە هەرێمی کوردستان بکات دەستورێک نابینەوە ڕئیس جەمهوری تێدا کوردبی دەستورێک نابینەوە بەشت لە بەغدا نسبەت هەبی یان هێزی پێشمەرگە دەستوری بی دەزانی ئەو ئیشانە چەند گەورەیە زۆر بەداخۆم ئەمن سەرکردایەتی کورد لەو مەعادلانە بەڕاستی تێناگە زۆر خراپیشی کردیەوە خوێندنەوەکانی لە بۆ ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەندە خراپە وەکو چۆن باسم کرد کارتەچی برندەکە دەرێ ئێمە شمولیە و ملیار زێڕینەی ناکەین کاکە بە هەمان شێوە فاولی ئەوەندە گەورە دەدا لە ناوچەکە یعنی بە قسە چی خۆشیش لەگە بکەم خۆشببختانە هەرێمی یان تێکرای کورد بەشداری ئەو شەڕی نەکرد زۆر باش بوو بەڵام ئەمن ئەوەم لەبەرچی ئەو قسەی ناوێ خەریک بوو لە سەرەتادا هەندێک حیزب لە کوردستان خۆیان تووشی ئەو شەڕی بکەن زۆر زۆر بەخراپی بەڵام خۆشببختانە نەکرا زۆر باش بوو ئەوجە چه ئەردۆغان ترامپی ئیقناع کردبی چه عقلی سەرکردایەتی کورد خۆی وابوو کە بەشدار نەکە ئەوە یەک لە هەنگاوە ئیجابیەکان بوو لەو ئەوەی دەنا باقیەکەی تر ڕاستەکەی هەنگاوی سەرکردایەتی کورد بەڕاستی زۆر سەلبیە ماوەسا سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت وەکو وڵاتی یەک دانیشتوێکی ئەو لێرەمەیان نەک بەکو سیاست مەدارێک ئەو دۆخە چییە دۆخی بنزین لە هەولێر هەیە و سلێمانیشی گرتوتەوە کەمێک سلێمانی باشترە ناڵێن زۆر باشە بەڵام کەمێک باشترە بەراورد بە هەولێرە گەرنا لێرە ژەرەزمێ بەڵام ئەوی لە هەولێر ڕوودەدا ئەوە چییە ینی چی لێ دەخوێنیتەوە وڵا سەرنجامێکی زۆر منطقیە حکوومەت کە لە کۆمپانیا پێکاتبی و کۆمپانیا لەسەروی حکوومەت بی ئەوە سەرنجامی ئاوا دەبی دوایی هەتا نفوزی کۆمپانیا زیاتر بی قەیران زیاتر دەبی خەڵکی کوردستان ئاگادار بی چۆن پار باشتر بوو لە ئەو ساڵی داهاتوو زۆر خراتر دەبی یعنی لە داهاتوودا ئەو قەیرانانەی کە پێشترێ زۆرمان پێگەورە بوو ئەومان پێگچکە دەبی ینی چاوەڕێ ئەوەی مەکە ئەو حکوومەتەی ئێمە خزمەت گوزاری و بێفەرقی و وەکو برێ خۆش گوزارانی بێخێتە کوردستان نەخێت ڕۆژ لە ڕۆژ خراتر دەبی ئەخر لە بەرچیان باسم کردوتم هاوار دەکە لە بەدنیا کاکە ئێمە وەرن ئەمە لە ملیارە زێڕینەکەین وەرن لە ناومان بن ئێستا و هەنگاوانی لە هەرێمی کوردستان دەبیندرێ یەک تەفسیریەیە ئەویش ئەوەیە خۆ ئینتحارکردنە هیچ تەفسیری تکەی نییە